هێرشی سەرگارای بەشێکە لە پرۆژەیەکی فراوانی سێ داگیرکەر ئی چوارەمی بە نیابەت عێراق و ئێران تەمسیلی دەکاتن. لە ڕاستیدا پلانێکی هەمەلایەنە بەسەر هەموو دۆزی کوردستان و بزات ئەو هێرشانە ئەو هێرشەی کە سەرگارەی کرا بۆ سەر هەواڵانی پەکەکە و گەریلاکان. تەبیعی یەکەم هێزب کە دیفاع لە ئیرادەی گەلی کوردستان دەکاتن بۆیە سەرەتای وانیان هەربژارد. لە ڕاستیدا تێکشکانی لە هەفتانین و تێکشەکانیان لە گارایی لە چیای گارایی سەرەتایەکی گەورەیە بۆ ئەوەی داگیرکەرانی کوردستان بەخۆدا بچنەوە. ئەو هاوچێشە سەربازیەی کە تەفگەری ئازادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستی کردووە، ئەو ڤیگەرەی کە دۆزی کوردستان ئێستا لە ڕۆژهەڵات دروستی کردووە و بە ئەکتیڤی لە ڕۆژهەڵات بەشدارە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی سەربازیەوە چ وەک پانتای جوگرافیای خۆیدا کاری ئەوە دەرچووە ئەوەی گەیاندنە قەنەعات کە بتوانن جارێکی تر وەکو ساڵانی سەدەی 20 و سەرەتای سەدەی 21 ئەو فکرەیە فەلسەفەی دەوڵەتی یەک وڵات و عەفومکە یەک نەتەوە و یەک ئاڵا و یەک زمان کۆتایی پێدێتن. سەرەتای تێکشکاندنی ئەو فەلسەفەیە لە حەقیقەتدا کورد وجودی هەیە لە سەردەستی هەواڵان چۆن لە باکووری کوردستان خۆیان ئیسپات کرد کە ئێستا بە ناحەزەکانی کوردیشەوە بە ناسیۆنالیستەکانی کوردیشەوە ئەوە کەتە ڕۆژەف کە وجودی کورد لە باکووری کوردستان هەیە کە لەو پێش ئینکار دەکرا. ئێستا کەتنە ئەو حالەتەی کە دۆزی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەکتیڤی مەوجودە و دەبێت چارەسەری پێویستی بۆی هەیە و ئەو چارەسەریەش بە عەقلیەتی داگیرکەری بەو عەقلیەتە جێبەجێ نابێتن. ئێستا دەکەونە سەر کۆمەڵێک هەنگاوی تر. بۆیە سەرکەوتنی گارە تەنیا سەرکەوتنی هەفتانین و گارە بەس تەنیا سەرکەوتنی گەریلا و هەواڵانی پەکەکە نەبوو، سەرکەوتنی ئیرادەی سەربەخۆی هەموو گەلی کوردستان بوو و بە قەنەعەتیشەوە دەڵێم بەرهەمی خۆی دەبێت لە نزیکدا و ئەوەی ئێستا ئەگەر دیقەتی ڕۆژی تورکیای بکەی و سیاسەتەکانی دەوڵەتی تورک بکەی کە تە ناو تەنگاسێکی یەکجار فراوان خۆشی نازانێت چ دەکاتن سیاسەت چ دەکاتن. دەمێک خۆی بە باوەشی ئەوروپایدا دەدا ئەوروپا ناگرتەوە، دەمێک ئەمر دوێنێ هێرشی کردە سەر ئەمریکا کە دژایەتی ئێمە دەکەی و پشتیوانی لە قسەی وی نەک قسەی من دۆستاتی لەگەر پەیەدەی دەکەی ئەمڕۆکە دێتەوە دەڵێ عمقی استراتیژی ئێمە ئەمریکایە و دۆستەکی دێرینمانە و ئەوە هەمووی لە نەتیجەی چییە؟ ئەوەی کە تحریکی ئەو ئیحباتانەی دەکاتن هەمووی دۆزی کوردستانە و سەرکەوتنەکانی گەریلاکانە لە چیای گارەدا.